دیارە گرتنەبەری ئەم ڕێکاری وەزارەتی ناوخۆ هەنگاوێکی جددیە بۆ کەمکردنەوەی یاخود بۆ پێدانی مۆڵەت بە ئەو کەسانی کە چەکیان لەدەستەوە هەروەها بۆ کەمکردنەوەی ئەو چەکانی کە لە دەستی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بەڵام مۆڵەتیان نییە. لەگەڵ بەڕێز کارزان ئەمیر غەفور گوتەبێژی پۆلیسی هەرێمی کوردستان گفتوگۆ دەکەین لە ستۆدیۆ لەگەڵێ مامادەیە. کا کارزان زۆر بەخێر بیت. زۆر سپاس. گوتت کە ئەوانەی لە دوای مانگێکی دیکە ئەگەر چەکەکانیان مۆڵەتی نەبێت تووشی کێشەی گەورە دەبنەوە. ئەم کێشە گەورەیە چی دەبێت؟ واتە ڕێکارەکانی ئێوە چی دەبێت؟ بڵێ ئێمە سپاس سەرەتا سپاس بۆ ئێوە. ئێمە لە یاسای چەک ژمارە 2 ساڵی 2022 لە ناو یاسایەکە چەند مادەیەکی تێدایە. یەک لەو مادانە مادەی 15 بڕگەیەک دیاری کردووە کەەوە هەر کەسێک چەکی نافەرمی لەلابێت دەستەبەرداری چەک بکات یاخود تفاقەکەی یاخود چەک بکرێت یان بیفرۆشێت یاخود گۆڕینەوەی پێ بکات یاخود چاچی بکاتەوە بەبێ وەرگرتنی دەسەڵاتی مۆڵەتدان یاخود ئەوەی بەبێ وەی مۆڵەتی هەبێ ئەمە سزای یاسایی لەسەردا دەنرێت. ئەم سزایش کە لە ناو ئەم مادێ لە ناو یاسای چەکەکە دانراوە کە سزاکەی لە ساڵێک کەمتر نابێ و لە 3 ساڵ زیاتر نابێ و پێبژارنەکەش ینی وەکوتمان بەندکردن کەس کەمتر نەبێت لە ساڵێ و زیاتر نەبێت لە 3 ساڵ و پێبژاردنێک کە غرامە دەکرێت بە بڕی 2 میلیۆن کەمتر نەبێت لە 2 میلیۆن دیناری عراقی و زیاتر نەبی لە 5 میلیۆن دیناری عراقی. باش مقدم تبعث دو جور مولتي هنا ياسا ألمانيش ياسا كجلك تنت هي دي بواريدا هر همان شيء دو جورن هن هل جرتن بليتا هل جرتنا شيء لماله تاني لماله ومولتا بكار إنانه الفير الهرم كردستان يجي شو مرجن هنا كو أجر جمولتا جوري دوام بكار إنانا ويشكي شت مرجن هنا ياسا ألمانيجي جلك ياسا تند ومرجن تند بكار إنانه دبيتن لايم باري بكري بتن هيج سجلك يعني يتناف زنداني دا عن أوانا بتن جهري ما كردستاني شون معاملات قلبي جورا مولتان كريا. بله اما وكل سرتها لسر فرماني رئيسدار سروج حكومتي هرم كردستان كبماوي صالح كان ترخان كرت وكل ياساي تك هاتوا امش لا ياساي لمادي هجدي برقيه كدو دزنشان كراوه كواماوي يكسال بدريت بهاولاتياني هرم كردستان كواب بتسن او تسكاني لكللايا نو تسكاني نافرمين بتسن تسكاني خويان تومار كان اما لسرتاي بروسكا تەنها تۆمارکردنی چەکە و بە بەرامبەر وەرگرتنی فۆرمی تۆمارکردنی چەکەکە ئەمە وەکو هەنگاوی سەرەتاییە لە دوای تەواوبوونی ماوەکە کە ماوەی 1 ساڵە وابزانە ماوەیەکی زۆر باشیش دراوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆی بتوانن سوود لەم کاتە وەربگرن کە بەڵام لە 21 حوتی 2023 کە کەمتر لە مانگێکی ماوە کە ئەم ماوەیە کۆتایی دێ ئەم فۆرمانی کە پڕ کراوەتەوە ئەو کەسانەی ئەو خەڵکانی کە چوین چەکەکانی خۆیان تۆمار کردووە و کردویانە بە چەکێکی فەرمی ئەم فۆرمانە کۆ دەکرێنەوە لەلایەن لێژنەی تایبەت کە دوای تەواوبوونی ئەو ماوەیە 8 لێژنە پێک دێت لەسەر ئاستی وەزارەت و ئەنجومەنی وەزیران پێداچوونەوە و چاوخشانەک دەکرێت بەم فۆرمانەی بەو چەکانەی کە خەڵک تۆماری کردوون. ئایا ئەم خەڵکی کە چەکی لایە کامەیان شیاوە بۆ ئەوەی چەکەکەی مۆڵەتی پێ بدرێتن بۆ ئەوەی چەکەکەی هەبێ و ئایا کامان نەشیاون بۆ ئەوەی چەکەکەی هەڵگرێ لەبەروێ ئێمە لە داهاتوودا دوای تەواوبوونی ئەم ماوەیە دوو جۆرە مۆڵەت دەدرێت مۆڵەتی هەبوونی چەک وەکو ئەوڕۆ باسمان کرد لەگەر مۆڵەتی هەڵگرتنی چەک کە دوو مۆڵەتی لەیەک جیاوازن ئەو کەسەی کە مۆڵەتی هەبوونی چەکی پێدەدرێت بۆی نییە چەکەکەی هەڵگرێ بەڵام دەتوانێت لە شوێنێکی پارێزراو داینێ ئەمەش دواتر لە داهاتوودا لەلایەن ئەم لێژنانە بڕیاری کۆتایی لەسەر دەدرێ و بە چەند خاڵێکی بۆ دادەدرێ چەند یاسایەکی بۆ دادەدرێ ئەمە تۆزێشی پێویستی بە شیکردنەوەیە ئەمە لە داهاتووتە ئەم لێژنانە دەست بە ئیشوکارەکانی خۆیان باشە پێش باسی ئامارە بکەین ئەو چەکێن کۆمەولەت بێتێتەدان چ جۆرە چەکینت وەکو یا دیار چەکی هەیە چەکی حسابکراوە چەکی جەنگە چەکی قورس هەیە لە دەستی هاوڵاتیان چ جۆرن چەکی دەبێتن مۆڵەت پێ بهێتەدان بەڵێ ئێمە لە ناو یاسایەکە دەستنیشان کراوە دوو جۆرە ئەم لەسەر ئەم بڕیارەی کۆتایی ئەو فەرمانی ڕێزدار سەرۆج و حکوومەت دوو فەرمان بوو یەکەمیان تۆمارکردنی چەکی ئاگرین مەبەستمان لە چەکی ئاگرین چیە ئەو چەکانەی
وەکو کلاشکۆف وەکو دەمانچە وەکو چەچی هێمایش دەگرێتەوە چەچی ڕاو لە ناو ئەم یاسایەدانە لەبەروێت چەچی ڕاو یاسای تایبەتی خۆی هەیە دووەم بابەتیش داماڵینی چەچی جەنجیە کەواتە ئەو کەسانێک کە چەچی قورسیان هەیە ئەمەیان داماڵینە هەر کەسێک چەچی قورسی هەیە دەبێت بێت لە بنکەکانی داماڵینی چەچی جەنجی بێت چەکەکەی بداتەوە بە حکومەت بەرامبەر ئەوە فۆرمێک وەربگرێ لە داهاتوودا ئەم چەکە حکوومەت خەملێنراوێکی بۆ دەکا بە پێی نرخی ڕۆژ لە داهاتوودا ئەمە بڕیاری لەسەر دەدرێت بەڵام جیاوازی بینی چەچی ئاگرین و چەچی جەنجی ئەوەیە هەر کەسێ چەچی ئاگرینی پێەیە کە فۆرمەکە وەردەگرێت و چەکەکەی تۆمار دەکا چەکەکەی بۆ دەگەڕێنرێتەوە چەکەکەی وەردەگرێتەوە تا ئەو کاتەی بڕیاری لەسەر چارەنووسی ئەم چەکە دەدرێت ئایا مۆڵەتی پێ دەدرێت ئایا مۆڵەتی هەڵگرتنی پێ دەدرێت یاخود شیاونیە بۆی مۆڵەتی پێبێ بەڵام چەکە جەنجەکان دەبێت تەسلیم بە حکومەت بکرێتەوە لەبەرەوەی ئەم چەکانە شیاو نییە لەکن کەسانی ئاسایی و لەکن کەسانی کە ڕۆژانە لەبەروەی ئێمە دەزانین هیچ کەسێکمان نییە لە هەرێمی کوردستان جگە لە ئەوانی لەبەرەکانی جەنگن جگە لە وەزارەتی پێشمەرگە کەوا پێویستی بە چەکی جەنجی هەبی بە چەکی قورس هەبێ ئەوان دەبێت ئەم چەکانە تەسلیم بە حکومت بکەنەوە ئەمێ جیاواز نێوان ئەمەوە خاڵێکی گرنگیش هەیە لێرە دەمەوێت زۆر جار هاوڵاتیان تا ئێستا بە تەواوی تێنەگەیشتون لە ئەوەی چۆن چەکەکان تۆمار دەکرێت ئەم چەکانە دەیبێ کە لەو بنکانی کە دەستنیشان کراون کە پێشووتر چلودوو بنکەی تۆمارکردنی چەکی ئاگرین هەبوو لە گشت پارێزگاکان و سەربەخۆکانی هەرێم بەڵام بەم دواییە لەسەر فەرمانی ڕێزدار وەزیری ناوخۆ بەڕێبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم 48 بنکەی تۆمارکردنی ئاگرین تری زیاد کرد ئێستا کۆی گشتی بنکەکانی تۆمارکردنی چەکی ئاگرین لە هەرێمی کوردستان 90 بنکەیە وە 14 بنکەی داماڵینی چەکی جەنجیشمان هەیە لە گشت پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکانی هەرێم بەڵام لێرە خاڵێکی تر هەیە بەنسبەت چەکی هێمایی ئەو کەسانی چەچیان هەیە بەنسبەت ئەوانی وەکو یادگاری هەڵیان گرتووە کە بەکار نایە یاخۆت ئەو چەکانی کە پەیوەستە لە مۆزەخانەکان دانرێن یاخۆت ئەو چەکانی کە بە دیاری وەرگیراوە و چەکەکانیان چەکێکی کۆنا دەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بچن ئەم چەکانەشیان تۆمار بکەن بەڵام ئەم چەکانە تەنها بۆ یەک جار تۆمار دەکرێت پێویستی بە تۆمارکردنە دەبێت لەلای داتایەکە بێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان کە چەند جۆرە چەکی هێمایی و چەکی مۆزەخانەکان و چەکی کۆن هەیە ئەمە بۆ یەک جار تۆمار دەکرێت و کە تۆمار کرا جارێک کرد پێویستی بە تۆمارکردن نابێت مەبەستت ئەوەیە ینی ئەو چەکانی دیکە کە تۆمار دەکرێن پێویستە ساڵانە جارێکی دیکە مۆڵەتیان بۆ نوێ بکرێتەوە ئەمە دوای تەوابووری ئەو ماوەیە بڕیاری کۆتایی لەسەر دەدرێت ئایا لەبەرۆی بێگومان هەر کەسێک کە چەکی وەرگرت کە مۆڵەتی چەکی وەرگرت مەرجنیە ئەم چەکە بۆ ماوەیەکی دوور درێژ بێت لەوانەیە بۆ پەیوەستە ئەو کەسە لە کاتێکدا مەسەلەن بۆ نمونە بڵێن ئەم کەسە کابرایەکی تاجرە ئیشەکانی لە فترەیەکە کە ئیش پێ ئەم ئیشوکارەی هەیە پێویستی بەچەک بێ بۆی لەوانەیە بچێتە دەرەوەی شار بچێتە پارێزگایەکی دەرەوەی هەرێمی کوردستان پێویستی بەو چەکە بێ بەڵام دوای تەوابوونی ئیشەکەی مرج نییە ئەم مۆڵەتی بۆ نوێ بکرێت زۆر باشە کارزان هەر خۆت لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە گوتت کە ینی هاوڵاتیەکی زۆر نەهاتوە چەکەکانیان تۆمار بکەن ئەگەر لە ماوەی ئەم مانگەدا زانیتان کە ڕەنگە ژمارێکی زۆر چەکە بێهێشتا لە دەستی هاوڵاتیان بەو تۆماریان نەکرد بێ ئەو ماوەیە درێژ دەکەنەوە بۆ تۆمارکردنی چەک ئێمە بە تایبەت بە بنکەکانی تۆمارکردنی چەکی ئاگرین خەڵکانێک ڕۆژانە سەردانت دەکەن بە خۆشحاڵیەوە دایان بینین کە خەڵکانێک لەگەڵ قسەکانی ئێمە و قسەکانی ڕێزدار وەزیری ناوەخۆ هەموو ئیستیجابیان هەیە و دێنچەکەکانی خۆیان تێمار دەکەن بەڵام ئەم ژمارەیە کە دەیان بینین ژمارەیەکی دڵخۆشکەر نییە ئێمە چاوەڕێمان دەکرد خەڵک زیاتر بە گوڕوتینێکی زیاترەوە ڕوو لە بنکەکانی تۆمارکردنی چەکەکەن لەبەرەوەی ئێمە دەزانین کەوا چەکێکی زۆر لەناو هەرێمی کوردستان بوونی هەیە بەڵام بڕیاری درێژکردنەوەی ئەو ماوەیە ئەمە دواتر سەرۆکی حکوومەتی هەرێم یاخۆت بە فەرمانی وەزیری ناوخۆ
ڕەنگە درێژ بکرێتەوە ڕەنگە لە ماوەکەی خۆشی درێژ نەکرێتەوە. کاکارزان هاوکارانم پێم دەڵێن کە کاتنەماوە بەس یەک پرسیار زۆر گرنگە لە لای من ئەو ماوەیە ڕووداوی کوشتن زۆر بوو زۆرینیان بەهۆی چەکەوە دەکران بەس ئەوەندە ئەگەر زانیاری هەبێت لای ئەوە پێمان بڵێ ئەو چەکانی کە تاوانەکانیان پێ ئەنجام دەدرا مۆڵەتیان هەبوویان زۆرینیان بێمۆڵەتن. ئەم پرسیارە زۆربەی لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئاراستەی دەستگا ئەمنیەکان دەکرێت ئێمە وەکو دەستگاکانی پۆلیس وەکو دەستگاکانی هێزەکانی ئاسایشی ناوەخۆ هەر تاوانێک بکرێت ئەم چەکە مۆڵەتی هەبێ مۆڵەتی نەبێ ئەم چەکە ئی کەسێکی شارستانی بی یاخود ئی سەربازی بێ بە هەمان یاسا و بە هەمان سزا دیگرێتەوە هەمان سزای یاسایی لەسەر دەسەپێندرێ هەر چەکێک مۆڵەت مەرج نییە هەر چەکێکی مۆڵەت پێدرا و ئەمە تەواو مۆڵەتی پێدرا و یەکچیتر تاوانی پێ ناکرێ یان چەکێکە بێ مۆڵەتە خەڵکمان هەیە چەکی بێ مۆڵەتی لایە و تا ئێستاش ڕەنگە هەر لە ماڵەکەی نەیهێنا بێتە دەرەوە تا ئێستا هەر تەقەشی پێ نەکرابێ. بەڵێ زۆر زۆر سپاس بەڕێز کارزان ئەمیر غەفور گوتەبێژی پۆلیسی هەرێمی کوردستان سپاس کە لەگەڵمان بوو. زۆر سپاس.